بەڕێز سەلام عەبدوڵڵاه نووسەر کە لەگەڵمان میوانە و لە کوردستان 24 لەگەڵمان ئامادەیە بەخێر هاتی سپاس بۆ جەنابەت. پێش هەموو شتێک هیچ بیانوویەک ئیتر بەدەستی لایەنەکان مایەوە لە دوای ئەم هەڵبژاردنە کاتێکە پێش ئەوە گلەی و گازەندەیان لە بەغدا دەکرد لەبارەی هەڵبژاردنەکان، گۆڕینی یاسای هەڵبژاردن، کردنی کوردستان بە چەند بازنەیەک و دابەشکردنی هەموو بیانوانە بڕان. ئیتر هیچ بیانێکی تر ماوە؟ بڕوا ناکەم تازە بتوانن بیانوو بدۆزنەوە، چونکی ئەو بیانوانەی پێشوو کە هەنگرت و مردوو دەنگی پێدراوە و خەڵکانیکان لە دەرەوەی وڵات لە پارچەکانی تری کوردستانەوە هێناوە و ئەم حیزبە تەزویری کردووە، زۆر لەو ئیدعاتیان نەکرد. ئەم جارە و کۆمیسیۆن بەدەست پارتی خۆی بابڕێەوە، خۆی سەکردایەتێکە، خۆی تەحەکوم بە نەتایجەکانەوەکە. بەڵام خۆ ئەم جارە نە کۆمیسیۆن بەدەست پارتی بوو، نە مردوو دەنگیە، نە خەڵکیکەیە، نە هەموو کەسێک کە بە تەواوەتی خاوەنی کارتی دەنگان و خاوەنی کارتی نیشتیمانی بوو دەستی پیاناوە. یعنی ئەم جارە هیچ موبەڕیرێک هیچ پاساوێک نێ بۆی کە بڵێن گلەییمانێ. خۆشبەختانە لەم هەڵبژاردنە نوێدا پارتی دەنگی زیایی کرد، یعنی کەواتە ئەوە پاسەوانەی ئەوانیان هێنایەوە، هۆکارسانەی ئەوانیان کرد، هیچی ڕاست دەبێت. باش پێ دوایە هۆکار چییە کە دەنگی پارتی دموکراتی کوردستان زیادی کرد لە کاتێکدا لە هەموو کات زیاتر هێرشی کرایە سەر؟ وەڵڵا هۆکار زۆرە. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە پارتی حزبێکی دیموکراتی نیشتیمانی نەتەوەیی خاوەنی مێژوویەکی دوور و درێژە کە ئەمڕۆ 78 ساڵ تەمەنێتی بەشداری کردووە لە خەباتی دوور و درێژی چەگاری سیاسی لە هەموو ڕوویەکەوە بەشدار بوو لەگەڵ معاناتی گەلەکەیە. سەرۆریەکی گەورەی تۆمار کردووە لە مێژووی خۆیان، خاوەنی دوو شۆڕشی گەورەیە، شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان، و لەسەر مستەوای سیاسیش هەرگیز سازشی نەکردووە لە سەر مافارڕەوە ڕاوەکان و داوەڕاوەکانی گەلەکەی. ئەمە وەئەکا کە ئەوانەی کە لەگەڵیان کە بن بە پارتی لە متمانەوە بن بە پارتی، نەک بۆ کاتێکی دیاریکرا و نەک لە بەربەرژەوندێک، بەڵکو لەبەر ئەو هەڵوێستە نیشتیمانیانەی کە ڕۆژانە ئەیبینی. هەموومان بینیمان لە پەرلەمانی بەغا چێ ئەیتوانی بەرامبەر ئەو هێرشە گەورەی کاکرایە سەر هەرێمی کوردستان چێ بەرەنگاریانەوە سایەوە، چێ داکۆچی لە مافەکانە کرد، چێ سوورە بوو لەسەر مافەکان. لەبەر ئەوە ئەم حیزبە ئەوەی کە لەگەڵ یابێ متمانەی پێێتی و ئەوە وەئاکا کە خەڵک جێی بڕوای بێ بۆ حیزبە، ئەنجا هاش و هوش و هات و هاوار و بانگاشەی دەنگی بەرزی و ئەمانە هیچ کاریگەرێکی نەبوو. ئەگەر ئەوان وان زانی بێ بۆ کاریگەری پێچەوانەی نەبوو، پێچەوانە بوو. تۆ سەیری دروشمی لایەنەکانی کەکە، هیچیان دروشمەشان نەبوو کە میلەت ئاسوودە بکە. پارتی دروشمەکەی ئارامی ئاوەدانی کە گرنگترین شتە بۆ بنیادنانی ئەم هەرێمە و بۆ بەرەو پێشەوەچوونی. ئەوان دروشمەکانیان چی بوو؟ ئەی گرین، ئەی ڕخێنین، دایەتە پێێنین، خۆی ئەیسە پێین، نازانم ئەمانە بەردی زل هەڵگرتن نیشانەی نەهاویشتن نییە؟ بەتەکیید دوایی چی ئەڕوخێنی ئەمە دەوڵەتێکی تر نییە. تۆ لە پرۆسەیەکی دیموکراتی گای. ئێمە لە ئەنجامی هەڵبژاردنێک بە دەنگی خەڵک هاتووین. ئەگەر بەڕێستان توانیتان کە خۆشبەختانە نەشان توانی و دۆڕاشن تایە، ئەگەر توانیتان دەنگی خەڵک بێنن ئەو کاتە مافتانەیەکە دەسەڵات بەرن بەڕێوە، نەک ئەی گرینەوە وەریە گرینەوە. خۆمە قەرز نییە لامان بێ، خۆ ئێمە داژورمان نەکردو تابی وەرەگی تۆ چی خۆسە پێن؟ کەلیمەی خۆسە پێن تۆ نەزانیەوە بەکاری بێن. خۆسە پێن دیکتاتۆرە، سەدام حوسێن خۆسە پێن. بەڵام تۆ کە لە ئەنجامی هەڵبژاردنێکی ڕێک و پێشی جەماوەریە بێت دەسەڵات بگیتە دەست ئیتر کەواتە بەو پەڕی دیموکراتێت هاتووی. لەبەرەوە بۆن نییە حتا پێناسەکانیان پێناسەیەکی مناڵانە بوو، پێناسەیەکی خەڵک بڕای ناکرد. ئەو نیشاندەری چییە کە پێناسەیەکی مناڵانە بوو؟ ئەزمونیان نییە چییە؟
والله بالتأكيد هيك أزموني بارتي ديمقراطي كردستان يعني بارتي ديمقراطي كردستان ل 1946 کە دروست بووە کاریزمایەک و مرۆڤێکی نیشتیمان پەروەری گەورەی وەکو بەرزانی مێژوێکی بۆ داڕشتووە ئەوانی کە چیان داڕشتووە چیان بینا کردو چیان دەستکەوتەوە بۆ گەلەکان تا هەست پارتی لە دەکێ لە ساحەکەوانی کە کامەتا پێم بکەمان باش ماوەستا سەلام ئەبێ پارتی دموکراتی کوردستان چه هەڵوێستێکی هەبێ بۆ ئەو هاونیشتیمانیانەی کە بەخڕۆشەوە دەنگیاندا و ئەم لیستیان سەرخست ئەبێ چی بکە پارتی وڵا پارتی لەسەر ئەو سیاسەتە معقولەی خۆی کە پەیڕەوی کردو هەر ئاوا پەیڕەوی کە ئیتیمان بە ئاوەدانی بە ئابووری بە یەکریزی بە چاکردنی باری ئابووری خەڵک کە ئەوە بەڕاستی ئەتوانین دەستی تۆمەت بۆ بەغدا درێژکەین نەک بۆ حکوومەتەکەی خۆمان بەڵام تۆ سیر کە ئەوانە کە داوا نەکرد لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێ داهاتی نەوت و مەسەلی نەوت تەسلیمی بەغدا بکە بۆ حسابی ئەگەر هەرێم ئەمانەی تەسلیمی بەغا کرد ئەوە ماگانە بێقڕە لە بەغا و بەلێشا و معاشی فەرمانبەران و خەڵکی کوردستان هات بەڵام ئایا هات ئایا وا دەرچوو یا پێچوانەکە ئایا پرسیارەکە ئەوەیە ئەوانە بۆ یەک داوایان یەک خۆپشانانیان یەک قسەیان نەکرد لەگەڵ حکوومەتی عراقیە لە هۆکاری نەدانی موچەکە کە ئەو کاتە لەسەر بەسیتری شت خەڵکیان هێنایە سەر جادە و خۆپشانانە نەکرد و داوای ڕوخان و داوای نەمانی حکوومەتەکان باسی حکوومەتی بەغامان کرد ئەبێ هەڵوێستی حکوومەتی بەغا ئیتر لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و بە تایبەتی کابینەی دەیەم کە ئیتر پێکێنەرەکەی زیاترین کابینەی لەم کابینەیە پارتی دموکراتی کوردستانە بێت ئەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکات ئەو سەنگە چۆن زیاترە بێت لە لای عراق لە ڕاستیە حکوومەتی عراقی و حیزبە سیاسەکان لە بەغا ئەو ڕاستیان نەزانی کە حیزبی ڕەسەن و خاوەن توانە و خاوەن مێژوو خاوەنی کاریزما پارتی دموکراتی کوردستانیە هەر بۆ زانیاری بینەرانی بەڕێز زۆربەی زۆری ئەو حیزبانە ئامۆژگاری ئەو کەسانیان نەکرد کە لە بەغا دژایەتی هەرێمە کرد ئەوان پێیانەوتن ئەنۆ بڕۆن بۆ لای جەنابی سەرۆک مەسئول بەرزانی ئەگەر مشکلەیەکتانە بڕۆن لەوێ حەلیکردن لەبەر ئەوە من پێم وایە ڕای حکوومەتی عراقی کە بە چاوی خۆیان دیان ئەم جەماوەڕە زۆرە کە پشتیوانی پارتیەکە لەبەر ئەوە ئەبێ ئەم جارە حکوومەتی بەغا تەعاملی زۆر باشتر بێ لە کاتەکانی باشە پارتی دموکراتی کوردستان بۆ قۆناغەکانی داهاتوو چی ئەکات باشتر وایە کە چی بکات وەڵام وتم ئەو سیاسەتێک کە پەیڕەوی کردووە کە سەرکەوتوو بووە کە لەو ڕێگەیەوە جەماوەری پیاە کردو و دەنگدەری پیاە کردووە من هەڵێ نابینم تا بڵێم بۆیان ڕاستکەمەوە یا بڵێم ئەمە باشتر بکەن ئەمەی کە ئێستا لەسەر ئەم وەتیرەیە بەم شێوەیە بڕە ئەوە خزمەتێکی گەورە بە هەرێم و بە دانیشتوانی هەرێمی کوردستان باشە ئەو لانانش کە دژایەتی پارتی دموکراتی کوردستانیانەکرد بە پێی ئەو تەمەنەی کە جەنابان هەیە ئەزمموی کە هاتانە پێتان وایە جارێکی تر بەو تونند و تیژیە دژایەتی پارتی دموکراتی کوردستان بکەن لە دوای ئەنجامەکان وەڵی یەکت بەهۆش بێن و خاوەن ئاواز من جارێکی کە هەڵی وا ناکەن بەو شێوەیە نابێ ئەگەر تۆ ئەتوێ سیستەمی سیاسی لە وڵاتێکە بگۆڕی لە ڕێی هەڵبژاردنەوە کەواتە بێت تۆ مێتۆدەکانی دیموکراتی اینجا مێتۆدەکانی دیموکراتی بە قسەیە بە کردارە بە هەڵوێستە بە ڕەفتارە بە هەموو جۆرێک ئێمە دیمان چ جۆرە ڕەفتارێکرا لەسەر سەیدەکان ستەیجەکان یعنی بەو شێوەیە نە هەوادار پەیداکرێ ناتوانانی خزمەت بکەی ئەسڵەن نمونەیەکی ناشرین تەقدیم دنیاکە ئێمە بینین لە دنیا کە ڕاستە تۆ لە کاتی هەڵبژاردنە بۆ تێە تەنانەت مبالەغە لە گەورەی خۆت و لە بەرنامەی خۆشتا بکەیت بەڵام نابێ بگاتە قسەی سووک و قسەی بەرزونزم و قسەی شوواکە خۆی بە تەچوید زەریلەکە لە تەرەفەکە و ئەبێ بەوەی کە خەڵک هەندێک جار لە ڕقی ئەوان دەنگێن بەوە ڕەنگە زۆر کەسە بوو بێ سار بوو بێتەوە لە پارتی دموکراتی کوردستان ئەوە لەمە حیزبەکان ڕۆیە دانیشت بێ یا بڵێ دەنگ نادەم بەڵام کە ئەوەی دی کە ئەو هێرشە گەورەی دی بۆ سەر پارتی دموکراتی کوردستان بەو شێوەیە بەکارهێنانی ئەو تێرمانە من پێم وایە بۆیە 150,000 دەنگ کە ڕەنگە زیاتریش بێ زیادی کرد کە ئەوە بۆ ئەوانە نامەتەوەقوو ئەوانە هەنووس هەن نەیەڵن بیڕخن هیچ نەی دار و بەردی بەسەری خۆ نبێنێ
کەچی پێچەوانەکەی دەرچوو. بەڵێ مە سپاس دەکەین مامۆستا سەلام عەبدوڵڵا نووسەر لەگەڵمان ئامادە بووی لە کوردستان 24 سپاس. سپاس بۆیەوە. سپاس بۆ.